سڵاو ڕێز هاوڕێیان هیوادارم باش بن سەلامەت بن تەندروست بن لە هەر شوێنێکی دنیا هەن. لەو سەردەمەی ئێستامان درۆ زۆر بە ئاسانی سپی دەبتەوە. عەبدولسەلام بەرواری لێنارتی بەرنامەی هەبوو، لە بەرنامەکەی بە ڕوون و ڕاشکاوی قسە بە ئیدریسی نانەوا دەرێ، دەڵێ قسەی قۆڕێ کردیە، بەڵام لەگەر کاقادری دەرێ ئەمشتی وام نەگوتیە. سەرەتا با جێ لە NRT بگرین، دواتر جێ لە ڤیدیۆیەکەی گەر کاقادریش بگرین. ڕۆژێ ڕابردوو یانەوەی کە تۆوتە هەندێشت دەبێ خەڵک قبوڵی نەکە. نانەوایە کاو هەر قسەی کرد. نانەوە نەبوو جارێ ئەو نانێ نەبوو، نانەوە نەبوو، دەستگیری لە قسەی قۆڵی کرد. آخر قەینا بەڵام هاتووە داوای حەقی خۆی کردووە، دەڵێ بڕیارەکەی قبوڵی ناکەم. بۆ نەیڵێ آخر عەزیزم من نابێت بچمەنە ئەو مەوزوعانە گرتنی خەڵک و شتم بەدل نییە ئەسڵەن، بەڵام فەرقە نانەوە قسە بکەت و شاگردە قسە بکەت. بینیدان هاوڕێیان دەرێ قسەی قۆڕی کردیە. لێرەش لەگەر کاقادری کاک عەبدولسەلام چۆنی؟ باشین. کاک عەبدولسەلام ئەتو لە دوانەکەتدا لەسەر دەستگیرکردنی کاک ئیدریسی نانەوا ئەڵێ قسەی زۆر قۆڕی کردیە. من قسەی قۆڕ وام نەوتوە کاکێ، ئەی لە میدیاکانەوە بڵاو کرایتەوە. عادەتی NRTە کاکە بەخوا شت وەرەگرن و ئەوەکەن. کاک باشە تو ڕێی چییە؟ من تەنها وتم ئەو کابرایە ئیشیە کرد ناناوانە بۆ ئێوە لە ڕاگەاندن شتەکەتان گەورە کرد و کردان بە ئەو بڕوا بکە من قسەی بە ڕاگەاندنەکەم وتووە وتمە ئەو ئیش یانی ئەوەی بڵاو کەمەوە. کاک عەبدولسەلام برێم، کاک عەبدولسەلام ئەڵێ NRT قسەی ڕاست بەدەقیق باشی ئەخر بۆ ئەو شتانە ئەیا من بەخۆم ڕۆژنامە نووسم، من ناوم قادر نادرە لۆ هەندێک تەلەفۆنم لۆت کردیە. دێدەکەم دەڵێ شتی وام نەگوتیە. جا هاوڕێیان تەمەشا بکەن جیاوازێکە لە چێدایە لێرە. جیاوازێکە لەوەیدا ئەوان کە دەستنە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی لە کوردستان ترسیان نییە، ناترسن، بەڵام لەگەڵ کوردانی ئەوروپا کە تەلەفۆنیان لۆ دەکات دەویان تەتەڵە دەکات، دروی دەکەن، دەست بە دروی دەکەن. لە NRT دەرێتن بەرگریکارێکی سەرسەختی پارتیە لەگەڵ کاقادریش بە شێوازەکی تر قسەی دەکات. ئەمە ئەو جیاوازیەیە کە سیاسیەکانمان لەگەڵ کوردانی ئەوروپا چۆن بە ترس و لەرزەوە قسە دەکەن، لەگەڵ کەناڵەکانی کوردستانی چۆن بە بێبنەتی قسەی دەکەن. عەبدولسەلام بەرواری ئەگەر شەرمت بەخۆ بایە لە هەردوو شوێن یەک قسەت دەکرد، دوو کە درۆیەکەشت دەکرد ڕێک بە جوانی پینەت دەکرد، بەڵام ئەو پینەکردن نییە. یعنی چۆن دەبی ئینسانە خۆیەوها خۆی بە درۆ بخاتەوە. وەزانی سەردەمی ئەوەیە فانۆسیە کەس نەبینیت. ئێستا خەڵک دێ ئاوا بە جوانی ڤیدیۆەکانت لە تەنیژێک دادەنێ درۆیەکە لێسپی دەکاتەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دۆم هاوڕێیان زانیارێکی تر هەر لەسەر جیرانی ئیدریسی نانەوە پارتی لە ڕێی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و بەرپرسی کاروباری دەرەوەی حکوومەتی هەرێم، ینی بۆردەشی تایبەتیان لەو کردۆس بەیان سامی عەبدوڕەحمان لەگەر سەفین دزەی کە نوێنەری حکوومەتی بەرپرسی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمە فەرمانگەی دەرەوەیە چیان کردیا لە کاتی جیرانەکە. ئەو ڕۆژەی کە گیرا بوو لە سۆسیال میدیا زۆر گەورە بوو، هەر ئەو شەو هەر هەمان شەو نامەیان لۆ هەموو نوێنەرایەتەکان ناردێ، پێیان گوتیە ئەمە لەبەر ئەمنیەتی ئەومان ڕاگرتیە دابی پارێزین بەیانی بەڕێ و لە هەمان کاتیشدا هەردووچیان بە جیاواز نامەیان لە بۆ هومان ڕایتس وۆچ ناردیە بە دوو نامەی جیاواز کە گوایە ئەوە میێوانی مێە و بەیانی بەری دەدەین بەیاننامەی دەرمەکان. جا ببینن چیان لێ هاتیە چەندە ترسێن لە بەیان نامەی. هەر ئەوەش بوو وای کرد کەیسی ئیدریسی هەم بە قازانجی خەڵکی هەولێر هەم لە قازانجی ئەویش بشتێتەوە، ئەجینا ڕاوکەوەکو شێروان شێروانی ئەوانیان لێ دەکرد. بەڵام کاریگەری سۆسیال میدیا و ناردنی نامەی تایبەت لەلایەن خەڵکێکی یەکجار زۆری جیاواز هەر یەک لە ڕاستەخۆی نامەی دۆ هەموو ڕێکخراوەکان ناردیە.
وای لەوان کردی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بە پەلا نامەلۆ هەموو نوێنەرایەتێکان بنێرن تەنها لەوە هومان ڕایتس وۆچ دوو نامەی جیاوازیان ناردێ پێیان گوتینە بەیاننامە دەرمەکەن ئەوە میێوانی مێ بەیانی بەری دەدەین ئەوەش بوویتە لە کەچی شەرمەزاری لە بۆ ئومێد خۆشنا و ئەو سەختە چییە بەڵتە چییە خەڵک ڕفێن و تیرۆرکەرەکەی هەولێر بارزان قەساب قڕت بەسەری دەبی بە ئەو دۆسی دادگای ئەمریکای دەست پێ بکە ئەو جە خۆت دەبینیەوە وێمە زیاتر کاتتان ناگرم کاتە چ خۆش ماڵاوە